خۆشەویستانی ئێمە جوانترین سڵاوتان لێبێت بە هیوام هەموو لایەکتان لەش ساخ و تەندروست بن. وەک دەزانین بەداخەوە کە ڕۆژ بە ڕۆژ بارودۆخەکە خراپترە بێت، ترسناکترە بێت و ڕۆژ بە ڕۆژ ڤایرۆسی کۆڕۆنا زیاتر تەشەنە ئەسەنێت و بەداخەوە کە حاڵەتەکانی مردن ڕۆژ بە ڕۆژ کە ڕوو لە زیادبوونە کە بە تەنها ئەمڕۆ 5 کەس لا پارێزگای سلێمانی با ڤایرۆسی کۆڕۆنا کۆچی دواییان کردووە. پرسە سەرخۆشی خۆمانە ڕاستی خانەوادەی ئەو نەخۆشاناکەین، هیوادارین کە هەموو لایەک پارێزراون، هەموو لایەکتان پابەندی ڕێنماییەکان من وەک دەزانین کە بارودۆخەکە مەترسیدارە، بەڵام مانای ئەوە نیە کە بترسن لە ڤایرۆسی کۆڕۆنا، تەنها باجێبەجێکردنی ڕێنماییە تەندروستیەکان ئێوە پارێزراو ئەبن و هەروە بە دوور ئەبن لەم ڤایرۆسە. عزیزانی ئێمە وەک دەزانین کە پزیشکان و هەروەها کارمەندانی تەندروستی بە هەموو بەشەکانیەوە لەم کات و ساتەدا کە بە شەو و بە ڕۆژ کار ئەکەن، زۆر ماندوو ئەبن، هەوڵێن بۆەوەی کە ژیانی نەخۆشەکان ڕزگار بکەن. ئەمڕۆ ئێمە پێکەوە لەگەڵ میوانەکەم کە کاگاوەر لەتیف کە سەرۆکی یاریدەدەری بێهۆشکاری نەخۆشخانەی شارە باس لا بەشی بێهۆشکاریەکەین کە بەشی چاودێری ورد لە نەخۆشخانەی شار بەتایبەت ئەو نەخۆشانەی کە پێویستیان بۆ بەشەی بە بەشی چاودێری ورد و هەروە بارودۆخ و تەندروستیان زۆر گەچێ بۆیە دکتۆرانی بێهۆشکاری و هەروە یاریدەدەری بێهۆشکاری پێکەوە ئەوان بە شەو ڕۆژ چاودێری نەخۆشەکانەکەن بۆی تەندروستی باشتر بێتەوە. پێکەوە هەموو ئەمانە پێکەوە باز لە بەشەکانەکەین و هەروە شێوازی داوامکردنیان و ئەو نەخۆشانەی کە داغڵی ئەو بەشابن چۆن چاودێریانەکەن لەگەڵ کاگاواتە هەموو ئەمانە گفتوگۆکەین بەخێربیت. کاگاوات زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس سەرەتا سپاسدانەکەم بۆم دەرفەتی بۆ منتان ڕەخسان بتوانین لە بەرنامەیەکی ئاوات بۆ چەند دقیقەیەکیش بێ بەشەکەمان بناسێنین و ڕۆڵی ئەو کارمەندانەی کە لەو شوێنەدا ئیشەکەن بێگومان ڕۆژانە کە هەڵس و کەوتی کارمەندەکانمان و لەگەڵ نەخۆشەکانە. سپاس لەشتان ساغ بێت و هەمیشە تەندروست باش بن، ماندوو نەبن. ڕاستە ئێوە زۆر ماندووە بن بەتایبەت لە ئێستاە کە سەرڕای ڤایرۆسی کۆڕۆناوە هەروە بایکۆت و نەدانی و چێژەم و ئەمانە کە بارودۆخی ئێوەی بارگرانتر کردووە. ئێوە ئەتانەوێ هەموو ئەو هەوڵ و ئەو توانە و ئەو وزەی کە پێتانە لە پێناو نەخۆشەکانە سەرفیکەن و هەروە خزمەتی ئەوانکەن و چاودێریان بکەن. کاگاوات بابێنە سەر باسکردن لە بەشی چاودێری ورد بەتایبەت پزیشکانی بێهۆشکاری و هەروە یاریدەدەرانی پزیشکانی پێهۆشکاری کە پێکەوە ئێوە لەم بەشانە کارەکەن بە شێوازی تیم دابەژون بەسەر نەخۆشخانەکانن، ئەو نەخۆشخانانەژی کە تایبەتن بە ڤایرۆسی کۆڕۆنا. چۆن کارەکەن، شێوازی کارکردندا چۆنە، بە چەند تیم کارەکەن؟ بەڵێ سەرەتا ئێمە وەکو یاریدەری بێهۆشکار لە نەخۆشخانەی شاردا نەخۆشخانەی شار لە چەند بەشێک پێک هاتووە، تەنها چاودێری ورد نییە. هۆڵی نەشتەرگەری کتوپڕمان هەیە، هۆڵی نەشتەرگەری ساردمان هەیە و چاودێری وردیشمان هەیە. طبعاً بوونی یاریدەری بێهۆشکار لەم شوێنانەدا ئەبێ ڕۆژانە و 24 ساعت ئەبێ بەردەوام بوونیان هەبێت، تەواجودیان هەبێت لەگەڵ نەخۆشەکانە. ئێمە لە بەشی چاودێری ورد یەکێکە لە بەشەکانی نەخۆشخانەی شار. ئێمە لە پێش سەردەمی کۆڕۆنا بەشی چاودێری وردمان لە نەخۆشخانەی شار 28 قەرەوێڵەمان هەبوو بۆ نەخۆش و بەردەوام نەخۆش هەبوو لێرە و 24 کاتژمێری کارمەندانی بەشی بێهۆشکاری و لەگەڵ برا پزیشکەکانە بەردەوام چاودێریکی چڕ و وردی ئەم نەخۆشخانە کراوە لە بەشەکەدا و لە هەمان کاتە بەشی هۆڵی نەشتەرگەری کتوپڕمان هەیە لە نەخۆشخانەی شاردا. ئەمیش پێک هاتووە لە چەند ساڵەیەشی عملیات. طبعاً 6 ساڵی عملیات هەیە لە بەشی هۆڵی نەشتەرگەری کتوپڕە. بەردەوام ئەمانەی یاریدەری بێهۆشکاری هەیە 24 کاتژمێری لە ناو نەخۆشخانەی شار لە بەشی هۆڵی نەشتەرگەری کتوپڕ و بەشی کشمانەیە هۆڵی نەشتەرگەری سارد. ئەمە و ئەمەلیاتانن ئەو نەشتەرگەریانن کە لەسەر قائیمەدا ئەندێن لە پزیشکەکان حازریانەکەن، ئامادەیانەکەن بۆ عملیات. ئەمیش بریتێ لە چەند بەشێک، تەنها بەشێک نییە. بەشی مێشک و دەمارمان هەیە، بەشی بۆریەکانی سنگ و بۆریەکانی خوێنمان هەیە، بەشی نەشتەرگەری گشتیمان هەیە، بەشی شکاویمان هەیە، بەشی نەشتەرگەری مناڵانمان هەیە، بەشی نەشتەرگەری میز و میزەڕۆمان هەیە. ئەمە بە تێکڕا هەموو لە هۆڵی نەشتەرگەریە هەموو ئەو بەشانە لە نەخۆشخانەی شار بوونیان هەیە. یاریدەدەری بەڵێ یاریدەری بێهۆشکار بەردەوام ڕۆژانە لەم شوێنانە تەواجودی هەیە و کاری ڕۆژانیانەکە. و لە ئێستاشدا سەرڕای بایکۆت ئێوە داوامی خۆتانەکەن و بەردەوامن. لە ئێستایشدا سەرڕای ئەم بارە ناهەمواری دارایی کە بەسەر کوردستان هاتووە و ئێمە ژۆک و کارمەندانی تەندروستی بە دەرنین لەو بێموچەی و لەو زروفەی کە بەسەر هاتووە تەنها بۆ چرکەیەکی ژیاریدەرانی بێهۆشکارمان
هۆڵەکانی نەشتەرگەری کتوپڕیان جێنەهێشتووە و بەشی چاودێری وردیان جێنەهێشتووە چکە بە بەردەوامی نەخۆش هەیە لەو شوێنە و بەشێکی ینی هەستیاریشە ئیشێکی زۆر هەستیارە زۆر هەستیارەوە بەردەوام نەخۆش بوونی هەیە لەو شوێنەدا و ناکرێتەوە نەخۆشانە جێبێڵێ. ڕاستە سەرڕای نەخۆشەکانی ڤایرۆسی کۆرۆنا وەکو خۆت وتە ینی چەندین حاڵەتەیە ئەو کەسانی کە تووشی ڕووداوی هاتوچۆ بن کەوت نەخوارەوە ئیتر بە هەموو حاڵەتەکان و ئێ بە بەردەوامی چارەسەریانەکەن. بەڵێ ئێمە تەنها بەشی چاودێری ورد لە نەخۆشخانەی شارە ئەو نەخۆشخانەی تایە کە ڕۆژانە بەرکەوتنی لە ڕێگای حەوادیسی سیارەوە یاخود نەشتەرگەریکی بۆ کراوە و تووشی وەستانی دڵ بووە یا تووشی بەربوونی خوێن بووە یان هەر حاڵەتێکی تر ویان ئەوانەی کە لە جەڵدەی مێشک لە یاون یان ئەوانەی عملیاتێکی گەوریان بۆ کراوە لە بەشی مێشک و دەمار ئەمانە پێویستە دوای تەواوبوونیان لە بەشی چاودێری ورد ماونەتەوە. نەخۆشمان هەیە بۆ 3 مانگ لەو بەشە ماوەتەوە، نەخۆشمان هەیە بۆ 6 مانگ لەو بەشە لەژێر چاودێری براپزیشکەکان و یاریدەرانی بێهۆشکارە ئەوە بەردەوامی و هەر یاریدەری بێهۆشکاریش لە بەشی چاودێری وردانیە بەشی عیلاج تەبیعیشمان هەیە ئەوانیش لەو بەشە تەبعاً ڕۆژانە عیلاج تەبیعی ئەکرێ بۆ نەخۆشانە لە ناو چاودێری وردە. و بەتایبەت لە ئێستاشە کە ڤایرۆسی کۆرۆنا بۆ شێوازە دەشانەی سندەوە هەروە و نەخۆشانشی کە پێویستیان بە بەشی چاودێری وردە دیسان جارێکی کە ئێوە چاودێری ئەوان ئەکەنەوە وای نەکردووە کە کارەکان ئێوە قوروستر بێ سەختری کردووە چکا بە ئێوە توانەکانی خۆتان دابش بکەن بەسەر هەموو ئەمانەیە. بەڵێ طبعاً یاریدەرانی بێهۆشکار کارەکان زۆر قورستر بۆ لە چاوجارانی ئێمە جاران هەر جێگەیەکمان هەبووە کە چاودێری وردەیان هۆڵی نەشتەرگەریە یان هۆڵی نەشتەرگەری کتوپڕ بووە بەڵام ئێستا ئێمە جێگەیەکی تریش هاتۆتە سەری کردنەوەی ئەم سنتەری کۆرۆنانەی کە لە شاری سلێمانیا 3 سنتەر کراوەتەوە طبعاً لە سنتەرەکانە بەبێ یاریدەری بێهۆشکاری ئیشەکان ناڕوە و لە هەموو سنتەرەکانە ئێمە تیممان دروست کردووە تیممان دروست کرد بە هەموو شاری سلێمانی هەموو یاریدەرانی بێهۆشکاری شاری سلێمانیمان لەم تیمانە بەشداری پێکردووە بە بەردەوام بە 24 کاتژمێری سەرڕای نەبوونی موچە سەرڕای خراپی باری داراییان ئەوان لە چاودێریکردنی نەخۆشەکان بۆ سانیەک کەم تەرخەمیان نەکردووە. کاتە هەمووتانوەکو تیم پێکۆکارەکەن ئەم تیمانە ئاڵوگۆڕیان پێکرێت واتە ئێوە تەنها تایبەتن بە بەشی چاودێری نەخۆشخانەی شارۆک و یاریدەری بێهۆشکاریە خۆت ئەگوازرێنەوە بۆ نەخۆشخانەکانی. نەخێر ئێمە تەنها تایبەت نین بەوێ لە هەر جێگەیەکی شاری سلێمانیا پێویستکە یاریدەرانی بێهۆشکار تیم دروست دەکەین و بەشداری تیا ئەەکەین بە هەماهەنگی هەموو خەستەخانەکان. لەشتان ساخ بێت و تەندروست بن هەمیشە. کاتە بەسە بێنە سەر باسکردن لە نەخۆشانی ڤایرۆسی کۆرۆنا ئەو نەخۆشانی کە ئێوە خۆتان چاودێریانەکەن کە تەندروستیان ناجێگیرە پێویستیان بە هەناسەدانی دەستکردە پێویستیان باوەیە کە پزیشکان و یاریدەرانی بێهۆشکاری چاودێریان بکەن و هەروە بێهۆش بکرێن کە کاتێکرێنە ژێر جیازی هەناسەدانی دەستکردەوە. ئێوە چۆن کارەکان ئەکەن یاخۆت قۆناغ بە قۆناغەوە نەخۆشانەی کێن داغڵی بەشی چاودێری وردەبن تەندروستیان لە پڕێکە خراپە بێت یاخۆ دەرڵێکە داغڵی بەشی چاودێری وردەبن تەندروستیان ناجێگیرە و یەکسەر کتوپڕ پێویستیان بۆ جیهازێ و پێویستیان بە هەموو ئەو کارانێکی بۆیان بکەن. بەڵێ نەخۆشەکانی سنتەری کۆرۆنا جیاوازترن لە نەخۆشخانەکانی تریان ئەو نەخۆشانەی پێشتر لە چاودێری وردابوونیان لە هۆڵی نەشتەرگەریان ئەم نەخۆشانەی سنتەری کۆرۆنا طبعاً بە مەراحی لە وەزعیان تێکەچێ نەخۆشەکان زۆربیان یەکسەر پێویستیان بۆ نییە بخرێنە ژێر هەناسەدانی دەستکردەوە طبعاً ئەو کاتە تیمێکی پزیشکی دروست دەکرێ بڕێر لەوایە چ نەخۆشیە پێویستی بەوەیە بخرێتە چاودێری ورد یان چ نەخۆشێک پێویستی بەوەیە تەنها ئۆکسجینی لەسەر بێ یان چ نەخۆشێک پێویستی بەوەیە لە خەستخانە نەمێنێتەوە ئەو کاتە هەڵبژاردنەکەوێتە سەر ئەو تیمە پزیشکی کە دروست کراوە لە سنتەرەکانی کۆرۆنا بە تیمێک دروست کراوە و قەرار ئێن لەسەر ئەو نەخۆشانەی چۆن نەخۆشەکە ببرێت ئەم نەخۆشخانەی و چاودێری بکرێت و ئەو نەخۆشخانەیەنیشی کە ئێمە تایبەتمان کردووە بە بەشی کۆرۆنا وەکو چاودێری وردی تێکڕان نەخۆشخانەی شەیداسۆیە طبعاً لێ تیمێکی چڕ و پڕی پزیشکان و یاریدەری بێهۆشکار و هەموو بوارەکانی تریتیا بەشدارن ئەو نەخۆشانێکی کە پێویستیان بۆ بێتوانای هەناسەیانیان نەمێنێ و وەزعیان زیاتر تێکچێت و سەیتەریان نەمێنێت حاڵەتانە زۆرن کاکاوات وەڵا ئەو حاڵەتانەکەوێتە سەر حاڵەتی ڕۆژانەی نەخۆشەکان ڕۆژانە و حاڵەتانە دووبارە ئابێت زۆرن بەڵێ ئەو نەخۆشانە ئێستا لە ناو نەخۆشخانەی شەیداسوە سەر و 25 حاڵەت هەیە کە
لەژێر چاودێریی چڕی پزیشکیان و وەکو شوێنەکە ینی شوێن هەیە بۆی بۆ نمونە ئەگەر خوا نەخواستە بارودۆخی ینی بارودۆخەکە خراپتر بێت نەخۆشی زیاتر وەرگن لە بەشی چاودێری ورد کە زیاتر پێویستیان بە هەناسەدانی دەستکرد دەبێت پێویستیان بە چاودێریکردنی چڕوپڕی ئێوە هەبێت بەڵێ وڵی زیاتر ئێمە شوێن لەوە ئەچێ مشکلەیەک نەبێت ینی لە شوێنەوە زۆر جاری ژێمە وەکو بەڕێز دکتۆر سەباح بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی تەکیدی چەند جار لەوە کردوێتەوە تەنها ئێمە مشکلەی شوێنمان نییە لە ناوەندی تەندروستی ئێستا ئێمە مشکلەی مرۆییمان هەیە ینی ئینسانەکانمان کەمە بۆ چاودێریکردنی نەخۆشەکان ئای وەکو تەندروستی دەستی مرۆیی کەمترە بەڵێ لەگەڵ ئەوە ئێمە مشکلی ئەوەمان لەواچی وەکو جێگە مشکلەیەکمان نەبێت بەڵام مشکلەکان زیاتر لە مرۆیە لە پزیشکیە کەم و کوڕەکانی ئەوانەمان ژماری پزیشکان و کارمەندانی تەندروستی کەمە بەڵێ ئەو ژماری کە پێویستە بۆ سنتەران و بۆ چاودێریکردن لەواچێ بە پێی پێویست نەبێت واتە لەمە دوایانی پێویستان بە هاوکاری زیاترە پێویستمان بۆیە بەڕاستی وەکو حکوومەت وەکو وەزارەتی تەندروستی زیاتر لە ئێستا بەدووە ینی چایەک بۆوا بخشێنێتەوە کە ئێمە چەندین ساڵە هیچ تەعیناتێک هیچ دامەزراندنێک هیچ عقدێک نەکراوە لەم بوارانەدا بە پێویستە لە ئێستا بەدووە چایەک بۆوا بخشێنێتەوە کە تۆ دەستی مرۆیت کەمە ینی ئەگەر بۆ پەتایەکی وەکو کۆڕۆنا هاتۆ تەبەنەوە ئێستا دەرکەوتووە کە ئێمە لێرا چەند پێویستیمان بە دەستی کەم و کوڕیەکان چین کەم و کوڕەکان یعنی دیار و بۆ لەمە دو چارەسەر بکرێن لەمە داواکارم لەمە دو بەڕاستی وەکو حکوومەت وەکو وەزارەتی تەندروستی ئای چایە بخشێنێتەوە بۆ کەم و کوڕانی کە هەبووە بە دووبارە نەبێتەوە و بەڕاستی جیاوازتر بێت تەندروستی جیاوازتر بێت لە چاو وەزارەتەکانی ترە بێگومان زۆر باشە کاگاوات ئەگەڕێنەوە بەردەوام بین لە گفتوگۆکانمان بینەرانی خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و کورت و بەردەوامە بین. بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوامە بین لەگەڵ کاگاواتە کە باز لە بەشی بێهۆشکاریەکەین لا نەخۆشخانەی شار و هەروە پزیشکانی بێهۆشکاری و یاریدەدەرانی بێهۆشکاری کە پێکەوە وەکو تیمە کار ئەکەن بۆی هەم چاودێری نەخۆشەکانی ڤایرۆسی کۆرۆناکەن و هەروە نەخۆشانەشی کە بەدەر لە ڤایرۆسی کۆرۆنا پێویستیان بە بێهۆشکاری و هەروە بەشی چاودێری وردە. کاگاوات باسمان لەوە کرد کە لە ئێستا ئەوەی کە کێشەی سەرەکی هەیە بۆ ئێوە نەبوونی جێ نییە، کێشەی ئێوە کەمی کارمەندان و هەروە یاریدەدەران و پزیشکانە لە بەشەکەی ئێوە کامە زیاتر ئاسانگی بۆ ئێوە دروست کردووە. کاتە لە بەشی چاودێری ورد یعنی تایبەت بە سنتەری کۆرۆنا و کەسانی کە ئەکرێنە ئەم بەشەوە بەدەر لە پزیشکی بێهۆشکاری پێویستی بە چەند کارمەند و یاریدەدەری پزیشکی هەیە واتاو نەخۆشانی کە پێویستە چاودێری بکرێن؟ بەڵێ ئێمە ناتوانین ئەو بڵێنەوەنی پێویستی بە چەند هەیە کەوێتە سەر و حاڵەتانی کە هەیە لەو سنتەرانە. ئێستا هەر تیمێک بۆ نمونە لە چەند یاریدەدەر و لە چەند کارمەند پێگات؟ ئێمە تیمەکانەکەوێتە سەر حاڵەتی نەخۆشەکان چاودێری ورد طبعاً زیاتر نەخۆشەکان بتەوێ نەتەوێت ئەم نەخۆشە توانای خۆی لە دەستاوە ئەم نەخۆشە لەژێر چاودێری و وردی پزیشکیدایە و چەندین تیمی پێویستە، یعنی ئەم نەخۆشە
یاریدەری بێهۆشکاری پێویستە و پزیشکی بێهۆشکاری پێویستە و پزیشکی بوارەکەی خۆی پێویستە کە ئەو نەخۆشە ئەگەر لەلایەن باتنیەوە بێ یاخود لەلایەن جەڕاحیەوە بێ یاخود لایەن و تیمی عیلاج تەبیعی پێویستە کە ڕۆژانە ئەم نەخۆشە هەڵ ئەجێڕێتەوە ئەم نەخۆشە بۆی تووشی برینی سەر جێگە نەبێەوە بۆی تووشی حاڵەتەکانی تر نەبێ چەندین تیمی پێویستە بەڕاستی چاودێری ورد شتێکی ئاسان نییە و مەسرفێکی زۆرە تیمێکی زۆری ئەوێت ئایمان و بوونە بێگومان وایە باسی ئەو نەخۆشانت کرد ینی کە پێویستیان بۆ چاودێری وردەیە کە پێویستیان بە چەندین پزیشک و یاریدەدەر و کارمەندی تەندروستیە بۆی چاودێری حاڵەت و بارودۆخەکەی بکەن ئەو قۆناغانە چیەکە ئەو نەخۆشانی پیاتێ بەڕێ چی بۆ ئەو نەخۆشانە ئەکەن یەکسەر بڵێن بێهۆشەکرێت و چ کاتێ بێهۆشەکرێت وەگرێتە سەر جیهازی هەناسەدانی دەستکرد ئێمە ئەو نەخۆشخانەی کە لە ئەو نەخۆشخانەیستا هەمانە لە نەخۆشخانەی شارە لەژێر چاودێری وردان ئەو نەخۆشخانە وەکو پێم وتیت زیاتر زۆر جار لە ناو هۆڵی نەشتەرگەریان نەخۆشەکە نەزیفێکی هەبووە یاخود دڵی وەستاوە یاخود هەر حاڵەتێکی تری هەیە ئەم نەخۆشە پێویست ناکات زوو خەبەر کرێتەوە لە بەنج بۆ ئەم نەخۆشە بۆ ماوەیەکی تر بمێنێتەوە استقرارێت بابە نەخۆشەکە پێویستەکان نەخۆشە بەردەوام بەنج کرێتەوە و دەرمانی بدرێتەوە بخێنرێت و بخرێتە سەر هەناسەدانی دەستکرد ئەم نەخۆشانن لە نەخۆشخانەی شارە وجودی هەیە بەردەوام بەدەر لەوانە ئەوانی کە ڤایرۆسی کۆرۆنان بۆ ینی شتەکە لای خەڵکیش ڕوون بێت ینی خەڵک زۆر جار باوەڕ ناکە کاڵی ئەم کەسە لەژێر ئەم نەخۆشە لەژێر جیازی هەناسەدانە بۆ هەر بها تەواو مردووە ماڵ ئاوایی لێ کردوین بارودۆخی نەخۆشەکان چ کاتی یان خەنە ژێر هەناسەدانی دەستکردەوە چ کاتی پێویستیان بەوەیە کەیتر ئەبێ ئەم نەخۆشە بێهۆش کرێت بەڵێ وەکو پێم وتی ئەم نەخۆشخانەی کە ئێستا لە نەخۆشخانەی شارە لەژێر چاودێری وردان ئەو نەخۆشخانە زوربیان هەبوو 3 مانگ بۆ 4 مانگ بۆ 5 مانگیش ماونەتەوە لەژێر هەناسەدانی دەستکردەوە لەژێر چاودێریشی پزیشکیە و گەڕاونەتەوە ناو ژیانیش دووبارە تەندروستیان جێگیر بۆ گەڕاونەتەوە ژیان و ئەو نەخۆشانیشی ئێستا لە سنتەری کۆڕۆنان و لەژێر چاودێری پزیشکیدان ئەکەوێتە سەر حاڵەتی نەخۆشەکە ئەگەر ئەم نەخۆشە تا چەند استیعابی ئەم ڤایرۆسە لە لەشیاکات و هەتا چەند دانی نەخۆشی تری نییە و ئەم نەخۆشە تا چەند لەش ساختتر بۆ پێشتر ئەکەوێتە سەر ئەو حاڵەتانە زیاتر باشەکە بێهۆشیانەکان ئیتر تا ئەم نەخۆشە بە تەواتی تر حاڵی خراپە توانای هیچ شتێکی نییە ئەو نەخۆشانن زیاتر کاخرێتە سەر هەناسەدانی دەستکرد خۆی توانای هەناسەیانی نامێنێت ئەم نەخۆشە ئەم نەخۆشە وەزعی تێکەچێت پێویست دەکات تۆ بیخەوێنی ئەم نەخۆشە ئەمەش بە مەراحیل دەکرێت کە تۆ دەرمانی بەنجی ئەدرێتی ئەم نەخۆشە خوێنرێت و ئەخرێتە سەر هەناسەدانی دەستکرد نەخۆشەیە بۆ ماوەی هەفتەیەکەوە هەیە زیاتر ئەمێنێتەوە لە سەر هەناسەدانی دەستکرد و هەیە بۆ ماوەی مانگێک ئەمێنێتەوە هەبووە لەو نەخۆشانەکە بچونەتە ژێر هەناسەدانی دەستکردەوە دواتر تەندروستیان باش و بێت و هات ببنە دەرەوە لەو بەشە هەمان بووە لە خۆشانی ڤایرۆسی کۆرۆنا باشە کاگاوات حاڵەتەکانی مردن ئەوانی کە تۆمار ئەکرێت و ڕائگەێنرێت ئەتوانێت بێت هەموو ئەو کەسانن کە لە بەشی چاودێری وردان و خراونەتە ژێر جیهازی هەناسەدانەوە نەخێرەوە حاڵەتانە چەندین حاڵەت هەبووە هەر نەهاتۆتە خەسخانەی بۆ نمونە شەید ئاسۆ کە بەشی چاودێری وردی پزیشکی تایە بەدەر لەوێ خۆی مردویانی نەخۆش هەبووە لە خەستەخانەی شەید هەیە من خۆ لەوێ چاودێری وردیتیانە بۆ لەوێ مردووە نەخۆش هەبووە تەنها ئۆکسسیجینەکەی لێکراوەتەوە چۆتە سەر ئاو ینی خۆی توانای ڕۆیشتنی هەبووە لە بەردەمی بنەکە کەوتۆ نەخۆشەکە و توانای هەناسەیانی نەماوە چەندین نەخۆش هەبووە هەر لە ماڵەوە مردووە چەندین نەخۆش هەبووە لە خەسخانەکانی تراکە لە سنتەری کۆرۆنانە بووە مردووە و دەرکەوتووەمەکە کۆرۆنایەتی دوایی بەداخەوە باشە کاگاوات ئێوە کە خۆتان لە ناو بارودۆخی نەخۆشەکان ئەبینن مەترسی ینی ئەم وەزعی ئێستا لە پێش چاوی ئێوەیە کە چی ئەگوزەدە ڕاستە لاچ ئێمە وەکو ڕاگەاندنکاری خۆت هاوڵاتیانەوەی کە لە ماڵ و دانیشت و خەریکار و کەسابەتی خۆیانن ئاگاداری ئەم مەترسیانە نەبن کە چی ئەگوزەرە ئێوە چی ئەکەن لە نەخۆشخانەکان بارودۆخی نەخۆشەکان چۆنە لێرە چی بە هاوڵاتیان ئەڵێ ئایا زۆرجار ئەڵەن کە کوردستان و بە تایبەتر بڵێن شاری سلێمانی وەکو بۆ نمونە وڵاتی ئیتالیا چە وڵاتێکی تری ئەوروپی لێ دەگەر بارودۆخەکە بەم شێوەی ئێستا بڕوە مەترسەکە بۆ شێوەیە جدیە مەترسیەکە هەیە من ناتوان بڵێم مەترسیەکە نیە بەداخەوە بەڕاستی کۆرۆنا بەڵایەکە
ینی ئەمە شتێکە بە چاو نەبینراوە لە دەسەڵاتی من و توانە بەڵام تەنها خۆپارێزی و تەنها بە خۆپارێزی و تاکپارێزی ئەتوانین ئینشەڵڵا تێیپەڕێنین و بەڕاستی کۆتایی بێنی بە ڤایرۆسەکە. ویشەڵڵا هیچ کەسێکیش پێویستی بە بەشی چاودێری وەرنابێت و پێویستی بە هەناسەدانی دەستکرد نابێت. هیوا خوازمەوە خوازم ئینشەڵڵا هیچ کەسێک پێویستی بە نەخۆشخانەیش نەپێ نەک بە بە سەنتەرەکانی ئێمە بەڵام تەنها ئەمە بە خۆپارێزی و بە تاکپارێزی ئەتوانین ئینشەڵڵا تێیپەڕێنین و بەڕاستی تێکەڵی لەم کاتەدا مەترسی کۆرۆنا زیاترەکات بەرکەوتن لەم کاتەدا مەترسی کۆرۆنا زیاترەکات تەنها بە خۆپارێزی و تاکپارێزی دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵخی و لە تێکەڵ بوون. زۆر ڕاستە. کاگاوات تا ئێستا چەند پزیشک و کارمەند لە ئێوە بەتایبەت لە بەشی بێهۆشکاری لە بەشەکەی ئێوە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو بەداخەوە؟ بەڵێ ئێمە بەداخەوە چەندین کارمەندی یاریدەری بێهۆشکارمان بوون بە هەڵگری ڤایرۆسەکە سەرنجامی بەرکەوتنیان لەگەڵ نەخۆش و لەگەڵ پێن توش بوون و ئێستا شکر لەخوا بەزیابێ الحەمدولیلا تەندروستیان بەرەو باشی ڕۆشتە و گەڕاونەتەوە لەخوا بەزیابێ ژیانی ئاسایی خۆیان. زۆر باشە. ئەی لە ڕووی ئەو کەرەسەوە یاخود ئەو پێداویستە پزیشکانی کە پێویستە بۆ ئێوە وەکو یاریدەدەری بێهۆشکاری وەکو کارمەندانی تەندروستی بەتایبەت ئەو کەسانی کە لە بەشی چاودێری ورد کار ئەکەن ینی پێویستە زیاتر حەزەر بکەن ئەو پێداویستە پزیشکانە هەمووی لەبەردەستایە بۆ ئێوە؟ ئێمە شەرت نییە بۆ نمونە هەر لە چاودێری ورد بێتەوە لە هەموو ناوەندەکانی تەندروستیە تەوان کارمەندانی تەندروستی و پزیشکان خۆپارێزیێکی تەواوە ینی هەستاون بەکارەکە و بەردەوام هەمویان لە خۆپارێزیان و بەردەوام هەمویان پێچراونەتەوە بەڕاستی جیاوازتر لە ژیانی خەڵکێکی دەرەوە. زۆر هاوڵاتیان کاگاوات بەبەستنی دەمامەکێک ینی تۆزە بەلایەن و قورسە گرانە ئێوە پێش بەڕامە گفتوگۆمان کرد کاگاوات وتی ئێمە لە بری یەک دەمامک ینی پێویستە ینی زۆر جار سێ چوار دەمامک بەسەرێک و ئەبەستن کامەش ئاسڵنگی بۆ هەناسەدانتان دروست بێزارتانەکە. ئێمە گەر هاوڵاتیەک بچێتە بازار دەمامکێک بۆ سەعاتێ بکە طبعاً پزیشکان و یاریدەرانی بێهۆشکار و کارمەندانی تەندروستی بەردەوام لە سەعات هەشتی بەیانی بۆ 12 شەو بەردەوام ئەمانە چەندین دەمامیشیان بەستووە چەندین دەستکێشیان لە دەستایە چەندین جلوبەرگی خۆپارێزیان لەبەرایە ئەمە تەنها لە پێناوی سەلامەتی هاوڵاتیان تەنها لە پێناوی پاراستنی ژیانی و هاوڵاتیانی کێنە نەخۆشخانە کە بۆ شادی سعات ئێوە بەم جلوبەرگە و بەم شێوەیە کە خۆتان پاراستوە بەردەوامە بن بەردەوامە بێگومان بێزارە بن تانگە نەفەسە بن حەزەکەن جلەکان دانن ئەو دەمام بکانە دانن بەڵام بەداخەوە بارودۆخەکە واخوازێکە بۆ شەوە بەداخەوە طبعاً بارودۆخەکە هیوادارمانی هاوڵاتیان بەستنی دەمامەکێک لەلایەن قورس نەبێت بەتایبەت کاشن سەردانی شۆنە قارباڵخەکانەکەن لی بێزار نەبن تەنها بەستنی دەمامەکێک و هەروە دەستکێش و زوو شتنی دەستەکان و تاقیمکردن تۆ بە دوورە بێ لەم ڤایرۆسە. باشەکە گاوات بەتایبەت لە بارودۆخی ئێستاە کە بایکۆت هەیە نەدانی موچەش بێگومان ئێوەشی لێ بە دەرنین داواکاری ئێوە چیە پەیامی ئێوە چێ بەتایبەت بۆ کەرتی تەندروستی لەکە لە قسەکانیشتا ئاماژە بۆ کرد کە پێویستە کەرتی تەندروستی جیاوازتر لە هەموو کەرتەکانی تر زیاتر ئاوڕی لێ بدرێتەوە هەروە بودجەیەکی زیاتری بۆ سەرفکرێت بەتایبەت لەم بارودۆخەیە. بەڵێ وەڵام من لێرەوە ڕووی دەمەکەمە بەڕاستی بەرپرسانی حکوومەت جیاوازتر لە وەزارەتی تەندروستی تەڵان جیاوازی لەم زروفەی ئێستاوە لە هەموو کاتەکانە و ئێستا بە تایبەتتر زۆر جیاوازترە لە چاو وەزارەتەکانی ترە و طبعا بێ حکوومەت ئاوڕێکی جدیتر باتەوە لە وەزارەتی تەندروستی لە پزیشکان لە کارمەندان لە هەموو کایەکانی تەندروستی طبعا جیاوازتر ئێمە لەوەی کە ئێستا بایکۆت کراوە لە زۆربەی دەوائیر و ئینەکانە بەڵام ناوەندی تەندروستی نەگرتێتەوە بەردەوام لە کاران شەو و ڕۆژ 24 کاتژمێر پزیشکان و کارمەندان لە هەوڵ و کۆشتی خۆیانان لە پێناوی سەلامەتی خەڵکا و لە ناوەندەکانی تەندروستیە بەردەوام لە مانوبوون و لە هەوڵانان داواکەم حکوومەت چاوێکی زیاتر بەڕاستی بە کەرتی تەندروستی ئێستا وەڵامی داواکارەکەتان درراوە تۆ کاکاوات وڵای تا ئێستا هیچ وەڵامێکمان نەگرتوێتەوە بەداخەوە تەبەن بەداخەوە نەوەڵا هەتا ئێستا هیچ جیاوازیەک نەکراوە بۆ نمونە لە وەزارەتی تەندروستی لەگەڵ وەزارەتێکی ترە و لەم کاتەدا خۆت ئەزانی وەزارەتی تەندروستی بێ زۆر جیاوازتر بێ لەگەڵ وەزارەتی ناوخوا یعنی برا ئاسایشانی کە لەسەر جادەکانن یانە برا مرورانی کە لەسەر جادەکان زۆر جیا بەڵام بەداخەوە هیچ جیاوازیەک نەکراوە.
هیوادارین هەموو کەسێک ینی حەق و مافی خۆی پێ بدرێت ئیتر لە هەر شوێنی ئیشەکە لە هەر دام و دەستگایەکە کە کارەکات ئەو کە کارەکە پێویستە حەق و مافی خۆشی پێ بدرێتتر پزیشکە بە ڕێزەکانن کارمەندەکە یاخود فەرمانبەرێکە لە هەر دایرێک و دام و دەستگایەکی حکومی هیوادارێک کە ئاوەڕێکی جدی بدرێت و لە بارودۆخە چکە سەرڕای بوونی ڤایرۆسی کۆرۆنا ئەمەش دیسان خۆی لە خۆیان نەدانی موچە و دابی نەکردنی بژێوی هاوڵاتیان کێشەیەکی مەترسیدارترە. بەڵێ باری دارایی هاوڵاتیان ئێستا زیاتر لە کۆرۆنا مشکلەکانی زیاتر گەورەتر کردوێتەوە. تەواان باری دارایی دەوری بینیوە زۆریش ئەنی ئەو بەرکەوتن و تێکەڵی خەڵک زیاتر تای تەسەورەکەم ئەگەر باری دارایی خەڵک باشتر بێت کەمتر بێتە دەرەوە کەمتر بەس بەداخەوە بەداخۆ هیوا خوازین کە بە زووترین کات ئەو کێشانە چارەسەرکرێت و تەندروستی خەڵکەمی پارێزراوتر بێت کاگاوات هیچ شتێک ماوە لەسەر بەشەکە ئێوە کە ئاماژەمان پێ نەکرد بێت یاخود ئەگەر پامێکی شتێک ما باسمان نەکردبێ. وڵا پەیامی من ئەوەیە تەنها داوا لە هاوڵاتیانەکەم ئێمە 24 کات ژمێر لە خزمەتی هەموو هاوڵاتیانی خۆمانین بە شەو و بە ڕۆژ کات گوێ بە کات ناین هەموو وەکو پزیشکان و وەکو کارمەندان بەردەوام لە خزمەتی هاوڵاتیانین تەنها داواکاریمانەوەی خۆپارێزی و خۆیان لەم بەڵای کۆرۆنایە پارێزن بەڕاستی تاک پارێزی خۆپارێزی هەتا ئەتوانن خۆیان بە دوورکن لە بەرکەوتن و لە تێکەڵی تەنها پێیان و داواکاری ئەمە ئەوەیە. زۆر سپاس بۆتە بە هیوای تەندروستی باش بۆ ئێوە بۆ سەرجان پزیشکان و کارمەندانی تەندروستی بە هەموو بەشە جیاوازەکانەوە هیوادارین کە هەمیشە لەش ساخ و تەندروست باش بن. زۆر سپاس بۆ ئامادەبوونەت. زۆر سپاس بۆ تۆش بۆ کاتی بێ. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست پرۆگرامی باپابند پیندام پێشکەش کرا ئەمێوارە هیوادارم کە سوودان لە پرۆگرامەکە بینی بێت ئیشەڵڵا هەمووتان پابەت بن بە ڕێنمایەکان و هەموو لایەکتان تەندروست باشە بن ئێوارێکی خۆش بەکشلایەکتان.